بۆیە پێویستە لە کاتی نەخۆشیدا بپاڕێتەوە لە خوای گەورە داوای یارمەتی لە خوا بکەی، خوایە شیفام بدە، پشت بە غەیری خوا مەبەستە، لەو دەرگایە بدە. شیفا لای خوای گەورەی بەدەست خوای گەورەی بەدەست کەس نییە. بۆیە بەسەرهاتێ باس دەکەین بە کورتی لە شارۆچکێک لە شارۆچکەکانی وڵاتی سعودیە لە نزیکی ڕیاض ئافرەتێک هەبوو دەوڵەمەند بوو، لە خوا ترس بوو، خواناس بوو، قەدەری خوا تووشی نەخۆشی سەرەتانی خوێن بوو. دکتۆری شوتیان چارەسەری نییە، چەند جارێ فەحسیان کرد وەزعی زۆر خراپ بوو. بۆیە ناچار بوو ئافرەتێکی خزمەتکاری ئەندەلوسی بەکرێ گرتووەکو خزمەتکارێ بۆی خزمەتی بکە لە ماڵەوە خزمەت بکە، چونکە ئەم نەخۆشە و نەخۆشی سەرەتانی خوێنی هەیە، تاقەتی خزمەتی نەماوە، توانای نییە، بێهێز بووە. ئەو ئافرەتە ئەندەلوسی هێنا چەند ڕۆژێ لە ماڵیانە بوو، ئافرەتەکەش کەسێکی چاک بوو. بەڵام ئەم ئافرەتە تەماشای کرد خزمەتکارەکە ئەڕواتە حەمام و جاری وایە ماوەیەک بە درەنگ دەرەچێت، لە حەمام بە درەنگ دەرەچێتەوە دەرەوە، یەکسەر نایەتە دەرەوە، ئەڕواتە هەر جێگایەک و تاخیرە بێت. ڕۆژێ پرسیاری لێ کرد باشە خوشکەکەم باشە ئەڕۆیتە حەمامە بۆ ئەوەندە تاخیر ئەبی؟ ئافرەتە دەستی کرد بە گریان، دەستی کرد بە گریان ئافرەتەکە خزمەتکارەکە، وتی وەڵڵاهی من 20 ڕۆژە مناڵم بۆ، فەقیرم، هەژارم، منداڵەکەم جێڵاوە، ئێستا هەر کاتێک شیرم تایە، سنگم شیری تایە، هەر کاتێک کە سنگم تون ئەبێ شیرەکەی تایە ئەچم لە حەمامەکە بەتاڵێکم. سبحانەڵڵا، چەندێک خوامان لەبیر چووە ئێمە. وقيل اليوم ننساكم كما نسيتم لقاء يومكم هذا. بخوا ڕۆژێک بێ خوای گەورە وازمان لێ دەهێنێت، چونکە ئێمە قیامەتمان لەبیر چووە. واللهی 20 ڕۆژە منداڵم بووە، بەڵام وەڵی چ بکەم مەجبورم شیرەکەم بەتاڵکەم لە شوێنێکا قەڵبیم نەزانێت. ئافرەتەکەیش زۆر خواناز بوو، بلیتی بۆ بڕی، وەسڵی بۆ بڕی، بلیتی تایاری بۆ بڕی، گەڕانێەوە بۆ ئەندەلوسیا وتی بڕۆرە بۆیانە ئەوە هەتا مەسروفی 2 ساڵیش بۆ خۆت، هەتا 2 ساڵت بۆ خۆت لێوە مەسروف کە ئەوە پارەی 2 ساڵی وڵاتی خۆشت. کاتێککە گەڕایەوە ئافرەتەکە دوای ماوەیەک چەند ڕۆژێک چوو گەڕای بۆ وڵاتی خۆی ئافرەت مەسروفی 2 ساڵیشی دا پێی بۆ خۆت خەرجی کە، خزمەتکاری بۆ کەس مەکەن، خزمەتی مناڵەکەت بکە. کاتێککە دەچێت فەحس دەکا لای دکتۆر، دکتۆر الحەمدولله عیبت نەماوە، یەک نەخۆشیەکەت نەماوە. سبحان الله، دەرگای خێر و سەدەقە بکەرەوە و پشت بەخوا ببەستە، خوا یارمەتی دەدا. بەڵێ ئافرەتەکە کاتێککە فەحس دەکا و کۆمەڵە ئەشیعە و فەحسی بۆ دەنووسن یەک لە دوای یەک، دکتۆرەکە باوەڕ ناکە، بەڵام هەموو فەحسەکان بە پاکی دەرئەچێ و خوێنەکەی سەرەتانی تیا نەماوە، الحەمدولله کۆتایی پێات. ئەو کاتە دەڵێ ڕەحمەتی خوا لێ بێ، هۆکارەکەی چییە؟ چی دەوایەکەت بەکارهێناوە، چی دەرمانێکت بەکارهێناوە چاک بوویتە؟ حاڵ و مەسەلەکەی خۆی باسەکە، وەڵڵا هیچم بەکار نەهێناوە، تەنها حاڵ مەسەلەیەکی ئەوە ئافرەتی خزمەتکارمان هەبووە، پارەم داوە پێی و ناردم بۆ وڵاتی خۆی، وەڵڵی تر غەیرەوە هیچ شک نابم، دیارە خوای گەورە دەرگای خێری لە من کردوتەوە، چونکە من یارمەتی ئەو کەسم داوە، ئەم ئافرەتە نەخۆش بوو، خوای یارمەتیدا دەرگای دەکردەوە، بۆیە شیفای نەخۆشی لای خوای گەورەیە و تەنها خوای گەورە شیفای تۆ دەدات. لە کۆتاییدا دەڵێن ئینشاءڵڵا ئەگەر دەمانەوێت بەختەوەر بین، دەمانەوێت دڵمان خۆش بێ، ڕاحەت بێ و ئیسراحەت بکەین و خۆشی و شادی ببین لە دنیا و قیامەت، پێویستە ڕوو بکەینە خوا بگەڕێنەوە لای خوا بەتەنها، ئینشاءڵڵا دڵمان خۆش دەبێ.